كاك حاجی گەیشتینە ئەوەی کە ئیتر جەنابەت لەگەڵ ئەم سەدان تقریبان 100,000 کەس بەدیل گیرە لە شەڕی کوێت بە حساباتی خۆیان 50,000 کەسە 50,000 بەڵێ تو ئیتر تێکەڵی ئەم 50,000 کەسە بوویت و بوون بە دیل بەڵێ تێکەڵ بووین و چوینە سعودیە و لە سعودیە ماینەوە لەوێ لە چیمانەوە سەحرا بوو ئێمە بەڵێ لە سەحرا بوو سەحراش لە خێما بوو ینی کرابوو بە شەبک یعنی مربعات هەر مربع و مجموعی خەڵکی تیابوون نزیکەی 200 کەسی تیابوو هەمووی لە خێمایان نەسب کرد و دایان ناوە خێمە و ئەچوی تێوێ و لە خێمەکە مایتەوە یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژ تاوان یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژ خواردنی هینانایەتێ سەفەریان دایتێ لە دوای دووەم ڕۆژی تر کەوتنەوەی کە مەواد و کەلوپەلۆمانیان هێنا کەلوپەلی چێژ لێنان کەلوپەلی چێژ لێنانیان هێنا و ئیتر خواردنیانە هێنا لەو کاتە خواردنی سەوزە و ئەوەی کە پێویستی نان خواردن وێ بۆ ئینسان ئەیان هێنایەوێ لە غاز و تەباخ و قابلەمەوە ئەمانە ئەمە کێ سەرپەرشتیەکردن ئەمریکی ئەمە سعودی ئەمە ئەمریکەکان وەریان گرتین لە کوێیت کە وەریان گرتین تەسلیمی سعودیەکانیان کردین کاتی ئێمە بەدەستی ئەمریکەکانە بووین بەڕاستی ینی عەزێتیان زۆرین بەس ئیتر لەو کاتە ئێمە تێکەڵاو کراین و خەڵکی زۆریان هێنا بوو ماوەیەکی پێچ و تا ئەسیرەکانیان هێنا و ئەسیرەکان و ئێمە هەمووی تێکەڵاو بووین ئەوە نەماکە بڵێت تۆ حسابی ئینسانێکی بۆ بکەن خۆ تەسلیم کردو نە ئەوە نەما ئەوە ناخوا یەکسەر بوو بەچی هەمووی ئەسیری عێراقی ئەمە لەو ئەمریکەکان ڕیزیان کردبووین لە سەحراکە و لەو سەحرا بە تەنانەت باران ئەباری زۆر تەبیعی بوو بەبێ ئەوەی کەوا هیچ شتێکە بۆ بکەن مانی دوو بوو بەرەومانی سێ ئەچوین شەوان ساردە شەو ساردە هەر ڕۆژیش بارانێکی زۆر سەحراش کاتێک کە باران ببارێ و جەو ساردێت نیوە مردنێکە بی بیرەکانی بیرە نەوتەکان هەمووی سوتا بوو دووکەڵێکی زۆر لە ئاسمانی کۆی تا بوو بارانی باشە باری ئیترەوە هۆکارێک بوو بۆی کە بەڕاستی زیانی ئێمە ناڕەحەت بووین لەو ئەو فترەی تەسلیمکردن لە کۆیتیەکان بۆ ئەمریکەکان لە ئەمریکەکان بۆ سعودیەکان ئیتر کەوتیان لە ئەمریکەکان و ئەتانن بە سعودیەکان خۆی بەعزی عسکەرمان لەگەڵا بوو عسکەر نزیگە بوونیان و بەس تەسلیمی سعودیەکانتان بکەن ئیتر ئەوەی سراحەتەکەن وا بۆ ئێمە تەسلیمی سعودیەکان کراین و نەقل کراین بە پاس براین بۆ سعودیە ئێمەیان بردە معسکەری نەعێریە لە معسکەری نەعێریە بووین فترەی چەند ڕۆژێک ئیتر هینێک کرا تەبادولی ئەسرایەک ئەوە بوو لە 15 ڕەمەزانی ئەو ساڵا ڕوویە ئیتر نازانم تاریخەکەی چەند بوو بسەبت 15 ڕەمەزان بوو وتیان تەسلیمتانەکەینەوە بە عێراق بەڕێککەوتین بە پاس بردینان بۆ ئارعار بۆ حدود لە حدود هەویەکانی لێ وەرەگرنەوە هەوی سەلیبی ئەحمەر تۆ کە ئەسیری هەویەکتیانێ سەلیبی ئەحمەر و ڕقمێکتیانێ و ئەوە تۆ ئەو کەسەی معروفی بەو ڕقەمە و بەو هەویە کە چوین ئیتر هەموو سەرەی گرتۆ ڕیزگیراوە و یەکەیەکە هەویەکانی لێ وەرەگرن و بڕۆرە ئەولا و ئالوێ دانیشە و سەرە بۆ دانێن و سیارەی عێراقی هاتووە لەولا پاس ئیڤا ئەمانە هاتوون تۆش ئەمان لێرە بە پاسێ ناویتیان لێوێ تەسلیمەکرێتەوە ئیتر کەس نازانێ بۆ کوێچی بگەڕێتەوە بۆ جەهەنەمی عێراق بگەڕێتەوە بۆ عێراق باڵێ ئیتر ئەوە بوو من پرسیارم لە یەکێک لەینەکان کرد لە کارمەندەکانی سەلیبی ئەحمەر وتم ئەگەرێکی نەیوە بڕاتۆ چی بکە ئێوتی کۆ هەویەکە وتم هەویەکەم تەسلیمی ئێوە کرد وتی وەرە لەگەڵم باڕێنی تر بردمی هەر لە هینێکی خۆیانە ئۆفیسێکی خۆیانە یەکسەر هەویەکەی بۆ کردمەوە و ڕسمێکی سەریعی گرت و لێ یاوتی با هەوێ و پێبێ بگەڕێنەوە لەو ژوورە دانیشە بۆ خۆت ئەم ژووری ئەوانەیەکەوە ڕەفزی ئەکەن بگەڕێنەوە بۆ عێراق زۆر بوون من یەکەم کەس بووم کە یەکەم کەس بووم کرد چوومە ژوورەکە و پەنجەرەیەکی هەبوو لە پەنجەرەکان ڕاوە سابووم و سەیری خەڵکمە کرد و ئەوانە هاتن و ئەڕۆشن و یەک دوارێ هاتن نەلام وتیان ئەرێ تۆ کوردی کاکە وتم ئەرەڵا کوردم ئەتۆ چیەکەی لەم ژوورە وەڵا ئەوەی کە نەیوێ بڕاتۆ بۆ عێراق لەم ژوورە دانیشە دوایە گەڕێتەوە بۆ معسکەر چاشتی وا هەیە وتم ئەی چۆن نییە ئەوە بوو مەجموعەیەک لە کوردەکانی ئەو شوێنە گەڕانە دواوە و وتیان دەیمەش ناڕۆنتم دەبڕن بەو پیاوە بڵێن بەو زەلامە بە هەویەکانتان باتەوە ئەوان ڕۆشتن هەویان بۆکردن هاتنەوە لە لای من دانیشتن و هەتا کۆتایی پێ هات بە سەرهینەکان ئەو ئەسیرەی ئەو وەجبە هات بوو
تەسلیم کرانەوە بە عێراق ئێمەیان سواری پاسێ کرد جێڕێنەوە بۆ هەمان مربع هەمان شەبەکە تایە بوو چەند کەس ئەو کەم ڕەفستان کرد بگەڕێن تقریبا 20 کەسێکە بووین 25 کەسێکە بووین لە پاسەکە گەڕێنەوە بە عەرەب و بوون یان نه عەرەب و عەرەبیش کورد تیا بوو؟ عەرەب و کوردی تیا بوو گەڕێنەوەی تر بۆ هەمان دینی خۆمان هەمان معسکەری خۆمان لە معسکەرەکە دانیشتین فترەیەک ئیتر کۆتایی بە ئەسیر و ئەمانە هێنراوە هیچ کەس نەما و دوایی وتیانەوە لەم شوێنە ئەگوازرێنەوە بۆ معسکەرێکی تر معسکەرەکە ئەویش خەڵکی تری لێ و ئەمانە کە کەوتنەوەی مانگوازنەوە تو مەزەمە ئینتیفازەی شعبانیە ڕوویاوە خەڵکیی زۆر دەرچوون لە سژنەکانی عێراق هاتوونە دەرەوە تەبان ژیانیان نامێنێت لە عێراقا لەبەرەوەی کابرا لە سژنی شکانەوە هاتووە دەرچووە دووبارە حکوومەتی عێراقی سەیتەرە کاتەوە بە سەرسینەکانە لە دوای ئەو ئینتیفازەیە ڕاپەڕینینەوە تو ڕاپەڕینەوەی جنوب بڵێ سەیتەرە کاتەوە بەسەر سژنەکانەوە بەسەر شارەکانەوە کۆنتترۆلی کاتەوە ئەو بوو کۆنتترۆلی کردەوە علی حەسەن مەجید توانی بە زەبری هێز وڵاتەکە جنوبی عێراقش بێنە تۆژێر سەیتەری خۆی ئەو خەڵکانشی کە دەرچوو بوون ئەوەی کە معارز بوو ئەوەی کەوا لە سژن دەرچووە زۆر بوون هاتن پەنایان برد بە سعودیە و طبعا هاتن ناوە سعودی و هێنایانە ئەرتاوی کە ئێمە وتیان ئێوەش زۆر بوونەوەنە لەو کاتان نزیکەی لە لای ئێمە نزیکەی 7,000 کەسێکە بوو هەمویان هێنان و ئیتر چوینە ئەو معسکەرە معسکەری ئەرتاویە لەوێ بووین ئێمە خۆمان بەتەنیا معسکەرێکیان بۆ کردین طبعا ئێمە کە لە هینماینەوە لە نعێریە گەڕاینەوە وتمان ئێمە بەجیادانێن کە چوینە ئەرتاویە زانیمان وەزعی ئەم ئەسیرانی کە لێرن زۆر ناخۆشە بێت چونکە تۆ کۆمەڵە خەڵکی هاتووە لە سژن ڕای کردووە ئیتر ئەوەیە یا دزەیە پیا و کوژە یا مەسەلەن زینای مەحاریمە حتا خۆیان ئەیان زۆر کەس لەمانە کە ڕایان کردووە لە سژنەکانی عێراق لە بۆ غرێبوو لە هێن زینای مەحاریمیشی تایە قەومی لوتی تایە ئەمانە هەمووی هاتوونە دەرەوە ئێمەش مراجعەمان کرد لەگەڵ سعودیەکان وتمان ئێمە بەتەنیا لە معسکەرێکا دابنێن ئەم ئەسیرانێکی ئێمە نەمانی سۆ بڕێنەوە لە معسکەرێکا دامانێن ئەوە بوو ئێمەیان جیا کردەوە ناویان ناین معسکەری حەوت لە معسکەری حەوت بەتەنیا ماینەوە تا ماوەیەکی زۆر ئەمە ئیتر ئەوانن کە سەرباز بوون بەڵێ ئێمە سەربازین و دوای ئەوە سوننەیشین یعنی زۆربەیشی سون نەبوو چەند کەس بوون تقریبا نزیکەی 200 کەسێکە بووین زۆر نەبوون زۆر نەبووین بەس ئیتر بەعزێ مەشاکیل ڕوویە لە بینی ئێمە و لەگەڵ شیعەکانە و ئەمانە بوو بە شەڕ ئەوان زۆرن تقریبا 7,000 کەسن ئێمە نزیکەی 200 کەسین ئەو بوو سعودیەکان ئێمەیان دەرکرد لە هێنەکە لەناو ئەو معسکەرە گەورە بردیانین لە معسکەرێکی تریان بۆ دروستکە هەروەکو ئەو معسکەری خۆمان لە شوێنێک دەرەوەی ئەو کەمپە گەورەیە لەوێ ماینەوە دوای ئەوە کەماینەوە فترەیەکی بەسەر چوتیانی تر ئێوەش نەقڵەکرێن بۆ ڕەفحا معسکەری گەورەی ئەسیر و لاجئی عێراقی لە ڕەفحایە ئێوەتن ئەچن بۆ ڕەفحا ئەو لە حدودی ناسریەیە پێم وایە ڕەفحا هنا تقریبا نزیکی عەرعەر و ئەو ناوانەیە هەر لەسەر سنوورە ئێمەش نەقڵ کران چوینە ئەو شوێنە چوینە ڕەفحا بەس پێش ئەوەی کە چوینە ڕەفحا ژیان تقریبا تۆزێک کراوەتر بوو لە ڕەفحا ڕێگەی خەڵکیانە بچێتە بازار و ڕێگەڵ خەڵکیانە بچێتە شارەکان و ئیتر بەس ئێوارە بێ بگەڕێتەوە ئیزنیا ئەچوویتە بازار لەوێش دەکڕی کەلوپەلی خۆت و پێداویستی و ئەگەڕایتەوە لەم کاتانە ماغانە ئێمە معاشێکمان هەبوو ڕاتبێکیان نایێنێ موچەیەک موچەی 200 ریاڵانە بە هەموو کەسێک لەو شوێنە بۆ خەرجی خۆی خەرجی شخصی نزیکەی $50 $55 کەرەوە 200 ریاڵە بەشێکردن زۆر زیایشی هەبوو لەبەرەوەی تۆ هیچ سەرف ناکەیت تەنها جلی داخلی و بەعزێک شەربەتێکە خواردنەوەیەکە شتێکە لەو بابەتە خۆیان خواردنیان بۆ هێنان خواردنی کامل هەبوو بۆ ئێمە لەبەرەوە هەموو ئینسانێک لەو معسکەراکە هەبوو 500 غرام یا مریشک یا ماسی یا گۆشت یەکێک لەو سیانە ڕۆژانە هەبوو 500 غرامە هەبوو بێژگە لە برنج و ئیتر هەموو مەوادی خۆراکیەک تەنانەت ئێمە هێلیشمان وەرەگر بۆ قاوەیان ئاینێ هێلیان لەگەڵا ئاینێ ئەجا هێلەکە ئەفرۆشرا ئێمە بەکارمان نەێنرا قاوەکە و هێل و شتەمانە ئەفرۆشرا لە دەرەوە ئەدرا بە سعودیەکان و کرا پارە هاتۆ بۆ ناو معسکەرەکە یعنی حکوومەتی سعودی خزمەتێکی فەوقی
طبيعي فوقی عادەیانە کردین بەڵام ئەوە بوو تۆ لە ناو سەحرا بووی ئەوە ژیانێکی طبیعی نییە بۆ ئینسان تۆ لە سەحرا بیت و دوایەوە با ئەم هەموو خۆراک و خواردنەوە بنەوە ئەم هەموو خزمەتە بکەن بەس هەز بە هین ناکەی هەز بە ژیانێکی طبیعی ناکەی تەنانەت لە ناو هینەکانە لە ناو لاجئەکانە لە ناو ڕەفحا طبعاً بۆ مێژوو من باسی یەکەم کەوە حکوومەتی سعودیە وەصفی حکوومەتی سعودیە ناکەم بەس حەقیقەتەن ئەمەی کە کردی شتێکی یعنی لە سەرووی توانای خۆشیەوە بوو لە ناو کەمپەکە قوتابخانەی دانابوو بۆ ئیبتیدایی قوتابخانەی دانابوو بۆ سانەوی جامیعەی کردبوویەوە کە من یەکێک بووم لە کارمەندەکانی لە ناو جامیعە سەرۆکی کرێکارەکانی بۆفیەی جامیعە بووم یعنی من لەوێ سەرپەرشتیاری ئەو بۆفەیە بووم کە هەبوو لە ناو جامیعە بۆ شێ بۆ ئەو کەسانی کە لە ئینتیفازا ڕایان کردو چونەتە سعودیە لەوێ مناڵەکانیان بخوێنێ گەنجەکانیان لە جامیعە بخوێنێ هێشتا بەم شێوازش شیعەکانی عێراق ئەوەیان تیانە بوو کە وەفایان بێ بەرامبەر بەو خزمەتەی کە سعودیەی کرد هی ئەوان لە 15 ڕەمەزانی ئەو ساڵە کە بڵێن ساڵی 93 لە 15 ڕەمەزانە ئێمە کۆتایی دەواممانە 15 ڕەمەزان لە سعودیا ئەو کاتی ئێمە لەوێ بووین هەموو دەوائیرەکان لە 15 ڕەمەزانە عوتڵە بوو هەتا ئەگەیشتیتە 3 ڕۆژ 4 ڕۆژ دوای جژن بە ئێمەیان و توانیتر ئێوە تەواو عوتڵەیە ئەو ڕۆژی 15 ڕەمەزانە ئێمە کۆچوبار ئەپێچینەوە و طبعاً ئەوان لە ناو کەمپی هینەکان کەمپی عێراقیەکان شیعەکان نزیکەی 30,000 کەسە بوون ئێمە تەنها 200 کەسێ بووین لە دەریشەوە بووین لە دەرەوەی ئەو کەمپە بووین پاسا بە دوامانە سەرەکەوین بڕۆین بۆ معسکەرەکەی خۆمان ئیتر کۆتایی دەوام هاتووە سواری پاسەکە بوون هاتینە دەرەوە لە دەرگای جامیعەکە دوو ئەفسەریتیایە حیمایە هەموو شوێنێک حرەسی ئەبێتیابێ دوو حیمایەکە لە بەردرگان چاوەڕوانی ئەوەکەن دوو حیمایەتر بێ بەدلیان کەن بیان گۆڕن واجبیان تەواو بوو ئەڕۆن و دوانی تر بێت لەو کاتە مەزاهرەیەکی دەنگەدەنگ دەنگەدەنگی هات چیەوە وڵا شیعەکان مزارەیەکەن دژی سعودێ بۆ وڵا خێزانێ هاتووە دوێنێ شەو طبعاً بە بەردەوام لە حدود و خەڵک هات و سعودیش قبولی نەکرد تۆ 30,000 کەسی لێرێ ناکرێت کە ڕێگە بابە عێراقیەکان بێن هەموو سعودی هەموو عێراق ڕاکایەتە ناو سعودیە عیلەی جیرا و ئەڵێن تەسلیمیانەکەن و ئێمەش نامانەوێت تەسلیمیانکەن و مزاهرەکەن هەوە سەوهرە ئەمانە زەلامێکیان هات جەباری ناوە ئەم جەبارە وتیان دوایی کە کوژرا و هەواڵمان پێگەیشت ناوی جەبارە ئەم جەبارە سەرخۆش بوو هەر بە سەرخۆشی لەگەڵ مزاهرەکان هاتبوو پەلاماریە من بە چاوی خۆم بینیم پەلاماری یەکێ لە سەربازەکانی یا سیلاحی ویزی پێ بوو هینەکە لە ملیشیا بوو بە قایشەکەەوە پەلاماری یا ڕای کێشێ لی سەنێ نەیایە لەو ڕاکێشان و لەم ڕاکێشان و لە ملیایەتی ڕناکێشە ئیلابێ بیخا ڕەفیقەکەی سەربازەکەی ڕەفیقی لە دواوە ئەوی ژەر ویزی پێە میلی ڕاکێشا و فیشەی نا بە جەبار و جەبار کەوت و ئیتر خۆپیشاندەران مزاهرەتیەکان هەڵیان گرت بەسەر شانەوە پێشەوەی هەڵیگرنوتیان کورە باش شایەتمان بێنە و کورە ئادەی ڕووکەنە قیبلە وتم خۆ مەڕنێ سەری بڕن ڕووکەنە قیبلە و هەڵیان گرت و بەسەر شانیان و مزاهرەیە و بڕۆ ئێمەش بە سایقەمان وت کاکە بڕۆ تەواوی تر تەواو تێک چوو ناو معسکەر تێک چوو معسکەری شیعەکان وتی باشە با بڕین ئیتر لەو کاتە تەلەفۆنێکی لێبوو تەلەفۆنەکەم هەڵگرت هەر لە نقطەی پۆلیسەکە ئین حرسەکانە جەرەسێکم لیان بۆ قیادەکەیان تەبانەوە خۆیان پەیوەندیان بە سریەکەی خۆیانەوە بۆ تەلەفۆنم کردوتم ئەم دوو حرەستان لێرەیە بێن بە دوایانە بیان بنۆ ئەو زەلامە کوژراوە وتی ئایسین وتم دەی بەخوا نایەن وتی ئایسین فشەیە بە پاسەکە سوار بووین ئێمە یەکسەر پاس کەوتە ڕێو لە معسکەری گەورەی ڕەفحا هاتینە دەرەوە کە هاتینە دەرەوە بەرەوکوێ بەرە معسکەرێکمانێ معسکەرێکی بچووک 200 کەسی کات نیوەڕۆیە لە خەیاڵی خۆماوتم بە تەئکید ئەگەر ئەمڕۆ ئەو جامیعەیان نەسووتان معنایەوە ئەوانە شیعانین ئیتر لە معسکەری خۆماناین و وردە چاوەڕوانەکەین کاتێک مازانێ دووکەڵ هەڵسا
سووتاندیان سووتاندیان چیان کردووە ئەم دوو عسکەرە ئەم دوو سەربازەکە لەوێ بوون دانەیەکی تریش هاتۆ بۆی بەدلیان کە دانەکەی تریشیان نەڕۆشتووە داینیشتووە کە لەگەڵ ئەوانە بووە ئیتر مزەهارەتچیەکان ڕاویان ناون چوونەتە ناو جامعە چوونەتە ناو جامعەکە لە جامعەکەشا دوو سعودی دکتۆرن هێشتا وەکو جامعیان بەجێ نەیەڵاو بەتەمان بەجێ بێڵن و بڕۆن دوو دکتۆرەکە لەگەڵ ئەم سێ سەربازە هەرسێکیان لە ناوە ماونەتەوە مزەهارەتچیەکانیان ئەچنە پێشەوە بۆی پەلاماریان بن بیانگرن ئەوانش لە ژوور و تاق فیشەن بە ئاسمانەوەی تەقێنێ بۆی بگەڕێن و تا فیشەکیان پێ نەماوێنێ کە فیشەکیان پێ نامێنێ هەر پێنجیان نەخەنە کەرەڤانەیەک و ئاگری پێوانیان هەر پێنجیان بە زیونی سووتاندن ئیتر هەواڵگەیی بە ئێمە شتێکی وا کراوە کاریسەیەکی بەو شێوازە ڕوویاوە بۆ ڕۆژی دوایی تۆ ئەو فترە زۆرە هەرماوی تۆ نەجێشێکی هێنا نەشتێکە تەدەخولێکە کردە خەڵکێکە ڕاگرت لەو شتە لەو یعنی وایان تەسەورە کرد کە ئەم خەڵکەی لەوەیە خەڵکێکی مەدەنی و خەڵکێکی ئینسانە تەسەوریان نەکرد کە ئەمانە دوول لە ڕووی ئێوە وەحشن تۆ پەلامار بیت ئینسانێ دکتۆری هاتووە لە جامعە دەرس بە تۆ بە کوڕە مناڵەکانی تۆڵێ بچی بیسووتێنی سووتێنرا اینجا دوای ئەوە قیادە کەتیبەیەکی مەدفەعی نارد چوونە ناوە ئەوەی کوشتیان بە قسەی خەڵک نزیکەی 6 کەسیان لە ناوی نەکا کوشت اینجا طبعا ڤیدیۆ هەبوو خەڵکانێک هەبوون ئەم حرەکەی ئەم سووتاندن و ئەم شەڕکردن و پەلامارە بە ڤیدیۆ تەسویر کراوە خەبەرمان بۆ هات کە ئەو تەسویرە فرۆشراوە بە یەک دەفتەر لەو کاتە بۆ ئەوی ئەو کەسانەی کە تاوانەکەیان کردو بیانگرن گرتیش نانی تر نازانم چیان بەسەر هات لە دوای ئەوەوە ئیتر معاملەی سعودی لەگەڵ لاجیعی عێراقیا و لەگەڵ ئەم کۆمەڵە خەڵکەی لە سعودیایە زۆر بەڕاشکاوانە وای لێ هات زۆر ناشیرین بوو زۆر ناڕەحەت بوو وای لێ هاتەوە ئەمە لەگەڵ ئێوەش طبعا بەڵ ئێمە باشتر تقریبا ئێمە ئەهوەنتر ئێمە جنێومان نەبوو مەسەلەن کە نەهاتن مامەن بۆ خەسەخانە ئەیتر پاس ئەهات ئەی و جەماعەتی سونە ئێمە ناونرابووین جەماعەتی سونە وەرن دووسێ کەسان چێ بۆ خەسەخانە بەبێ ناونووسینەوەمانە ڕۆژین بۆ خەسەخانە بەڵام ئەوان کە ئەچوون بۆ لایەن و ئەیان هێنان ئیتر دوو لە ڕوئێوە وەرە سەگ وەرە چی ئالەم بابەتانە جنێوی پیس باریانەکردن و ئیتر ئەیان هێنان ئابردن بۆ خەسەخانە هەر وەکو ئاژەڵ چۆن تەعامل لەگەڵ ئاژەڵاکەی بەو شێوازە لە دوای ئەو کاریسەکە کردیان ئەی بۆچی فڕیان یانەوە دیوی حدود نابێ لەبەرەوەی کەیسیان هەیە لەگەڵ ئەومەی متحیدە هەمووی کردوون بە کەیس ئەومەی متحیدە ڕێگە نا ئاڵە تۆ زەبتی هینەکە بکە لاجیەکانت زەبت بکە مێڵە هیچ ئاژاوە کێشە دروست ببێ بۆ نییە تەسلیمی بکەیتەوە بە عێراق لەبەرەوەی بووەتە لاجی ئەومەی متحیدە یوئێنی لێبوو لەوێ سەلیبی ئەحمەری لێبوو ئیتر پاش ئەوە وەکو ئەو معاملاتە پێمان هێن بووین لەم فترانەیشە بە بەردەوام لیژنەی هینە ئاهات وەفدی خارجی ئاهات وەفدی سویدی ئاهات وەفدی دووەلی ئەسکەندەناڤی کە نەرویج و دانیمارک و ئەمانەیە ئاهات و هەری کەسێ خزمی ببوایە مقابلەی بکردایە وەرە گیرا و ڕۆشت من لە ئەرتاویە مقابلەم کرد لە نەعێریە دووسێ جار ناوم هاتۆ هەر بەدڵم نەبوو بەڕاستی بچم بۆ ئەمریکا لەبەرەوەی یعنی وڵاتێکی دوورە و دوایەوە من تەنها کەسێکم و بچمە ئەوێ زۆر خۆش ناوێ بۆم و ئەی تۆ دوێست بڕێ بۆ چۆت چیت بکەی حەزم پێ نەکردم ئەوە گەڕێمە بۆ کوردستان لە نەوەسیا ئیتیفازە کراوە و کوردستان بە قەراری ئێمە و بە قەراری عالەمیش کەوا منتیقەیەکی نۆفلای زوونە ئەمەی تر خەڵک دەتوانێت تیا بژیمان و گەڕێنەوە چەند جارێک ئێمە مراجعەمان کرد بۆ گەڕانەوەش بۆ کوردستانیان شتیوانی ئەوەی متحیدە ئێوەی ئەو هینەی نییە لە بەرناماکە ئێوە بنێرێتەوە بۆ کوردستان بۆ عێراق گەڵێن هەیە چونکە ئێوە عێراقین بڵێ ئەبمانمان بۆ کوردستان نییە شتیوە ئەچونە بۆ عێراق زۆر کەسە ڕۆی ئین عەرەبەکان ئەگەڕانەوە بۆ عێراق بەس نا ئێمەمان داوای کوردستانمانەکرد ئەوی نییە شتیوە من لە 2093 مقابلەم کرد دوایی لە 95 ئاخر جار هین هات ناوەکانمان هەڵواسرا لەوێ لە سەلیبی ئەحمەر وتیان ئەم ناوانە مێکە لەو ناوانە من بووم ئەگەر ئەم ئاخر جار نەی مقابلە بکەی لەگەڵ زابت هیجرا لەگەڵ هینی ئەمیگریشنە لەگەڵ ئۆفیسی ئەمیگریشنە
ئیتر ناوەکەت ئەگەڕێتەوە کەیسەکەت ڕاتەوە بۆ ڕاز هەتا بێ لێرەبی ناچار بۆ مێژت ڕۆشتە مقابلەم کرد و لە ساڵی 95 بەڕێکەوتم هەر لەسەر ئەساسی ئەو کەیسی کە هەما من ئەو کەیسەم لە هینا لە بەردەمی وەفدەکە عرض کرد دوایەوە هینێکم بۆ هات لە داوام کرد لە کوردستانەوە هینێکیشە بۆ مجلەیەکم هەبوو مجلەی ئەسحابی ئینقلاب لە کاتی لە خەسەخانە بووم لە تاران لەو کاتا من مقابلە کراوم ڕسمەکەمی تیا بوو هەموو معلوماتەکانی منی تیا بوو کە مقابلەم کردووە ئەوەم پێشکەشی نەکە کرد زابتی جرەکە وتی تۆ یعنی بە کەسی نەوە بڕۆ خۆ حازرکەی و بڕۆ چاوەڕان کە ناو دەرچێ بە من دوتی خۆ حازرکە بۆ سەفەر ئیتر ئەوە بوو لە 26 95 من سەفەرم کرد بۆ کۆلۆمبس ئۆهایۆ بۆ ئەمریکا بەڵێ کەواتە تۆ 4 ساڵ مایتۆ من 4 ساڵ لە سعودیە مامەوە ئەم 4 ساڵە هەر لە سەحرا بووی هەر لە سەحرا بووی نێمە هەموو کەس ئەوەی کە ئەسیر بوو بێت لە لاجێ بوو بێ لە سعودیە لە سەحرا ماوەتەوە سەرەتاکەی نەبێ مەجموعەیەکیان بردبووە ناو شار ئەو مەجموعەیە وەکو سەمپڵ بردبوونیانە ناو شار بزان ئایا ئەم عێراقیانەی کە ئێمە وەرمانگرتوون بەلاجێ شایستەی ئەوەن لە ناو هینابن لە ناو شارە بردبوویانەوێت تەنانەت لە خۆیانیان کوشتە بوو هەر لە شیعەکان خۆیانیان کوشتە بوو ئیتر ناچار بۆیان دەرکەوت کە هەموو جەرائیمەکانیان بە ڤیدیۆ گرتە بوو دوایی کە کاتی ئومەمی متحیدە کۆیان کردنەوە سووەرن سەرکەون ئەچنەوە بۆ ناو معسکەر نابێ ئێمە لاجئین نا ئێوە وەرن جارێ سواریان کردنی هێنانیان و ئەوان شکاتیان کرد لە ئومەمی متحیدە و لە سەلیب ئەمە ڤیدیۆکانیانە چیان کردووە ئەمە هەموو کاریسەکانە هەمویان هێنانەوە بۆ هەمویان هێنانەوە ناو ئەو معسکەرە ئیتر بەس ئەو کۆمەڵە خەڵکە چوونەتە ناوشە ڕەجینا باقیەکەی هەر هەمووی لە سەحرا بووە لە مرەبعا بووە تۆ ئیتر وەکو پەنابەر چوویتە ئەمریکا من وەکو پەنابەر لە 26 چوومە ئەمریکا لە ئەمریکا چوومە ڤەرجینیا چوومە مێریلاند لە مێریلاند چەند ڕۆژی لێوە بووم ئیجا چوومە کۆلۆمبس دوایی چوومە کۆلۆمبسم بە خۆش نەیەزانی ئۆهایۆ دووبارە گەڕامەوە بۆ ئەمجارە بۆ ڤەرجینیا سێ ویلایەتە واشنگتۆن و مێریلاند و ڤێرجینیا سێ ویلایەتن بە تەنیشتی یەکەوە یانی زۆر مەسافەکەیان نزیکە لە یەکەوە گەڕامەوە مێریلاند لە مێریلاند ئەویش تقریبان نزیکەی بانیەک لێوە بووم دوایی گەڕامەوە ڤەرجینیا لە ڤەرجینیا ئیستیقرارم وەرگر هەتاوەکو ساڵی 2004 لە ساڵی 2004 من کاسپیەکەم هەبوو لەگەڵ شەریکەی هەڵەبجە هینی ئەکرد پەیوەندی تەلەفۆنی هەبوو کارتی مۆبایل لەگەڵ حەواڵەی مالی یعنی حەواڵەی پارە ناردن و هینکردن لەگەڵ شەریکی هەڵەبجە من بوومە وەکیلی شەریکی هەڵەبجە بەردەوام من ئیشم لەگەڵ شەریکی هەڵەبجە کرد پارەمە ناردەوە بۆ خەڵک بۆ کێ بۆ کورد بۆ ئەو کەسانی کە لەوێن لە ئەمریکا هیچ ڕێگایەک نەبوو پارێ بنێرن بۆ کەس و کاریان من پارەکەم ئەناردەوە بۆیان بە نسبەتێک نسبەتی لە ساعسێ لە پاش حادیسەی سەپتەمبەر 11 کە سبەینەیە ساڵیادی 23 ساڵەی سەپتەمبەر 11 لە دوای سەپتەمبەر 11 کورد و مسلمان و عەرەب و شەرقی هەمووی کەوتنە ژێر مراقەبە لە ئەمریکا یعنی تەلەفۆنێکیان بۆ کرد ئەیوب بەیانیین بۆ ماڵەوە مقابلەتەکەین مقابلە نیە تحقیق لەگەڵاکەین ئیتر ئەوش ناچار بڵێ باشە لەبەرەوەی ئەمریکی نییە ناچارە بێ بڵێ باشە جنا ئەتوانێ بڵێ نەخێرمەیە من کاتم نییە یاسای ئەمریکی پێ دەڵێ ئەڵێ ئەتوانی بە کابرای محقق بڵێ مەیە بۆ ماڵم ئەگەر ئەمری حاکمت پێەیە وەرە ئەمری حاکم پێێنێ ناتوانانی بێت ئەوژی شتێکی پێێنێت تەنها ئەوانەیە خۆ بەخۆ ئەوێت تحقیق لەگەڵ تۆ بکە کە شەرقیت تحقیق لەگەڵ مناو بکە کە شەرقیم ئجا دوایەوە ئێمە چەوسێنراوی نەتەوە لە شەرقا هەر ڕژێمێ بگرێ بباتە سژن بەبێ حکمی حاکم بەبێ بڕیاری دادگا بەبێ بڕیاری هیچ کەسێک بەبێ بڕیاری تەفتیشی ماڵیە بەسەر ماڵەکەتە هەرچی تایە تەفتیشەکە نەختینەشی بێ ئەیدزێت ئەمە حاڵی شەرقی ئێمەیە خەڵکی ڕاهاتوە لەسەر حاڵە کاتێککە پێڵێ لە وەرە با تحقیق لەگەڵا بکەم بڵێ باشە بەسەر چاو ئەڕوات لە ئەسنای ئەم تحقیقا خۆ دەزانی FBI کاتێککە لێکۆڵێنەوە لەگەڵ تۆواکە پرسیارێکی ئاسایی زۆر زۆر بچووکە لەکە واد لەکە ئاخشتی لێ دەرهێنێ بەبێەوەی بەخۆ بزانی کابلی معلوماتی لێ وەرەگرە هەر بە قسەی احتیادی و
ئەمە چۆنە ئەوە چۆنە ئەوە چۆنە ئەی کاکە ئێوە کە سوکارتان نییە لە کوردستان بەرەوەڵە ئەو کە سوکارە فەقیرە بەچی ئەژی وڵی ئێمە جارجارێ پارەیان بۆ کۆکەینەوە پارەیان بۆ ئەنێرینەوە ئێ باشە چۆن چۆنی ئەینێرنەوە وڵی کوڕێکی کوردمان هەیە لێرە بەخوا ئەو هەموو ئیشێکی بۆ کردوین ئەو یارمەتیمانە ئەو ئیشەکانمان بۆکە چیە و کوڕە کوردە وڵای ناوی تایار خەیاتە تایار خەیات چیە منم کاتێککە بەخۆم زانی ئەم هەموو هینەم لەسرە FBI هات دای بەسەر ماڵەکەمە من کارێکەکەم بۆ تۆ ئیشێ بۆ تۆ ئەەکەم تۆ بۆ باسی من ئەەکەیت پارە نێرینەوە جارجارێکی بڕاتۆ ئێنێ ئەڵات $100 بەرەوە ئابم شێوە جوابێمەوە نەک من بێ بەدەستەوە لە بەرەوەی کەوا خۆ بە ساق و پیاوانە دەرچی ئەم پارە ناردنەوەی ترەکەوتە چوارچێوەی ئەم پارە شەڕی دژی تیرۆر ئەکەوێتە ئەوەی کە یا غەسیلی ئەموالە یا ئیعانەی تیرۆرە تێگەی ئەم دووشتەیە لی بەدەر نابێ بەس خۆ باسیەوە ناکا بڵێ وڵایی خێزانە پیرەژنێ لە فلانە شوێ برا کوڕەکەی لە خارجە و نان نییەوی خوا یە گەڵای بۆ نێرێتەوە مانکە سەرفێکە حسابیەوە بۆ ناکە ئێدایان بەسەر ماڵەکەمە من ماڵیان تەفتیش کرد و لە 2004 لە 2004ەکەی تر تەفتیش کرا ئەمانوتیان ئەو ئیشە ئیجازە نییە و بێنەیکی توتم کێشەم نییە نایکەم هیچ مشکلە نییە بەس پێش ئەوەش محامیم هەبووە پارێشم ماوە تێکەوە ئیجازەم بۆ دەربێنێ واشاهیدە ئێمالی کرد دەری نێ ناو پارەی خۆشی بردووە لە وڵاتە ئەبێت زۆر زیرەک بی بۆ ئەویکەوە کەس حەق نەخوا پارەم بە محامیاوە ئیجازەم بۆ دەرێنێ ئیجازەکەیشی دەرنێناوە ئیتر کاتێک ئیجازەی حەواڵە بۆی حەواڵە بنێریت بۆ بەڵێ بۆ کوردستانە جینا خۆم بۆ عێراق نەمان بووە بەس بۆ کوردستانەمان بوو محامیەکەم محامیم کرد ئەو کاتە محامەکەم قسەی لەگەڵاکردن وتیان ئێمە گەر ئەم پیاوە بەڕاستی شتەکانمان پێ بڵێ ئێمە هینەکە کەیسەکەی ناین بە داواکاری گشتی بەس ئەگەر معامەینمان نەکە معلوماتەکەمان نهاتێ ئێمە ئەین بە داواکاری گشتی ئێوتم کێشەم نییە من محامەکەوتی تۆ توانی هەموو معلوماتەکانیان بیتێ وتم لە ئەلفۆتایە چیە پارەی ناردۆتۆ ژمارە تەلەفۆنی بۆچی ناردۆتۆ چەندی ناردۆتۆ هەموویم لەلایە ئەوە ئەم لیستە گەورەیە هەر هەموو فاکسەکانم داپێ ئەم لیستە گەورەم لەلایە ئێوتی باشەی تر تەبانەوە بردیان معلوماتە و داوە پێیان و هەر کاتی قسەیەکەن ئەڵێن فلانە کەس و فیسارە کەس ئەو کەسە لێ بڕی گەورەی زۆر مەبلەغ کە ناردبێتێ و دەگەڵایە 5 گەڵایە 6 گەڵای ئەوە تا هەمووی نووسراوە لەوێ ینی بۆیان دەرکەوت کە ئەم پارە ناردنەوەی هیچی سپیکردنەوەی پارە و تەمویلی ئێرەها دەرنەچوو ئەوەی تیانە بچووکە گەوەی تیا بۆە من دادگا ئیفراجی نەکردم بەڵام لە ژێرناوی ئەوە محققی هینەکە FBI کە قسەی لەگەڵ مناکرێ و تۆ معاملاتێکی معلوماتێکی فلانە شوێنمان بۆ بێنە معلوماتی فیسارە شوێنمان بۆ بێنێتەوە پەیوەندی بە منەوە نییە ئەی مزگەوتی فلانە شوێن تۆ مسلمانێتم با مسلمانم بچۆ معلوماتمان بۆ بێنێ وتم 8 کامێرەی لێیە مزگەوتەکە هەمووشی سەوت و سوورە نەقڵەکە بۆچی بە منەڵی خۆت بڕۆ هینەکە لەوەیە کامێرەکان لە بەردەستایە دەری بێنەوە سەیری کە بزانە هیچ شتی گومان لێکراوی لێیە بە من بۆڵێ لە ئەخیرا طبعا من 2-3 جارێ هاتمەوە آخر جار من هاتمەوە بۆ کوردستان لە ساڵی 2006 بوو لە 2006 لە هەڵەبجە لە ماڵی خۆمان پیاوێک هات لە ئاسایشەوتی کاک حاجێگەر بێ لەگەڵماتم خێری ئاڵڵا وەڵا ئیشما پێێتەوتم باش چوم لەگەڵێ بۆ ئاسایش لە ئاسایش وتی وەڵایی لە شارە زور ئەیانەوێت چوومە شارە زور وڵا لە سلێمانی یانەوێت چوومە سلێمانی لە سلێمانی پێش جەژنی قوربانە بە 3 ڕۆژ هەتا دوای جەژنی قوربان بەبێ لێکۆڵینەوە بەبێ هیچ پرسیارە لەوێ هێڵامیانەوە لەسەر چی هیچ دوای ئەوە فترێ مامۆ ئیتر هەر بەس پرسیار ئەم ڕقم تەلەفۆنە کێیە لە ئەمریکا وەکی کێشەی تۆیە ئەی ئەم ڕقم تەلەفۆنە وتم پێ برادەرمە لە سعودیە ئەی چۆن ئەمە ئیشی چیە لەگەڵتم ئیشی چییە برادەرە ئەم لێکۆڵینەوانە نزیکەی 5 مانگ من لە سژنی ئاسایشی سلێمانیا مامەوە بە گومانی ئەوەی کە بە گومانی مسلمانە حچی تر هیچ گومانێک نییە دوایی طبعا قنسوڵی ئەمریکا هات بۆ لام لەبەرەوەی من جوازەکەم تەسلیمی سەلیبی ئەحمەر کرد وتم من لێرە هەموو مواطنی ئەمریکی و گیراوم وتی
باشە من مراجعە بۆکەم ئەو مراجعیان کرد و هین هاتن قۆنسولی ئەمریکی هات بۆ لام دوایە کە قۆنسول هات قسەیان لەگەڵاکردنوتی بەعزێ پرسیاری لێکردم عینوانە لە ئەمریکا دەم عینوانەکەمە وتی خۆیەتی خۆیەتی ئێمە ڕۆینەوە لەبەرەوەی خۆتە زانی 2006 وەزعی عێراق و کوردستان زۆر ناڕەحەتە و سیارەمان نایەت و ئێمە بە تیارە بێن و بڕۆین و لەبەرەوە ئەخایێنێ ئەمانەوەی تۆ لێرە و تەمەمێن حەزەکەی با ساڵ لێرە بە مشکلەم نییە دوای ئەوە هین هات تقریبا بووە 5 مانگ دوای 5 مانگەکە ئەمە 5 مانگ تۆ لە سژنی بەڵێ نردیان بە شوێناوەتی کاکەوتم بەڵێ ئەوە تۆ بە تەمان بەرەبین بەڵام پێویستمان بە تاپۆی خانوو هێتن بۆ خێرە تاپۆی خانوو داگیریەکان تاپۆی خانوو چی من پیاوێکی ئەمریکیم ئاخر نابێ بێ شتێکمان بیتێ لەبەرەوەی کە تۆ ئەبێ لە ژێری قامەی جەبریابیت بۆ وەڵا بێ لە ژێری قامەی جەبریابیت من دەوڵاتنە تاپۆم هەیە و نەی شتێکم هەیە ئیتر ژێر بەژێر پەیوەندیان بە خزم و کەس و کار و شتیان مۆ کردو و شن برایەکم هەیە ئەویان هێنابوو پێیان ئێمزا کردەوە بێت تۆبی بە کەفیلی ئەو بڕوە سەفەر بکاتەوە گیرەی دەی باش من هاتمەوە تا 2008 لە 2006 تا 2008 من لێرە بووم هەمومانیەک ئەبێ بڕۆم ئێمزا بکەم لە ئاسایش کە سەفەرم نەکردووە سەفەر بۆ دەرەوە ما بەس بۆ دەرەوەی چۆن بەشەرتێ من جنسی ئەمریکام هەیە لە 2006 کە من بەربووم لە سجن هەر هەمان کەستە پەیوەندی پێوە کردم قسەی لەگەڵا کردم وتی ها ئەڵێن بەربووی وتم بەربووم وتی ئەزانی بۆچی گیرای وتم ئارەوەڵا زان بۆچی گیرا وتی با پێوە بڵێم دەمێت بۆ پێمەڵێ وتی you didn't help us یعنی یارمەتین نەداین ئەنی تۆ لەوێەوە FBI بە من بڵێ یارمەتی نەداین وتی ئەو چارە ئینە بۆ چارە سەرکەمە و ئیقامەی جەبرێتم زانم خۆ لەژێر کۆنتترۆلی ئەوایە تی دەبڕۆ بۆ لای فلانە کەس ناوێکی یامێ ناوەکە لە ئوتێل سەلام چوومە ئوتێل سەلام لە ئوتێل سەلام بینیم سەلامەکە زەلامەکەم بینی بردین کوردیان ئەمریکی چوومە ژوورە مەکتەبێکی هەیە و مەکتەبی هینە طبعاً ئۆفیسی خۆیانە دانیشتم لەگەڵانە وتی ئەمانەوێ بچی بۆ ڕوومادی بۆ بچم بۆ ڕوومادی بعضی معلوماتمان بۆ بێنێ یوتم من معلوماتی ئەمریکام ناوە بە دێڤید لامدەن کە عەمیلەکەیە لەگەڵ منە تاقیقاتی کردووە من ئەوەم ناوە بە دێڤید لامدەن و هیچ ئامادەیم تیان نییە وتی چۆن وتم لەبەرەوەی ناتوانم تۆ وتی تۆ ئەڵێن گیراوی لە ڕوومادی وتم ئارەوەڵا لە ڕوومادی گیراوە کەی لە ڕوومادی لە 2005 وتی وتی ئەوەی باسی ڕۆمادیت بۆ نەکردوم ئەوە گەڕانەوەی سەفەرەکانە من هەزاران گرتنی لا مەرکەزیم هەیە یعنی وردەواڵە ئەو وردەواڵانم باز نەکرد کە زۆر نییە وتی گیراوی لە ڕوومادیتم بەڵێ کەوتمەتە بۆسەی ئەنساری سوننە وتم لە بۆسەکە پێیان وتم تۆ جاسوسی وتم ناوەڵە بەس بۆ لە ڕوومادی بووی من هینم هەبوو بعضی ئەشیام ناردەوە بۆ کوردستان خۆم هینم هەیە مختبەری ئەو شتەم هەبوو مختبەری ڕسمم هەبوو هی تەسویر و ڕسم جیهازێکم لەوێ کڕی 23 نۆریتسۆ لەوێ کڕیم و نردمەوە بە حاویەیەک و لەگەڵ سیارەیەکا و کەلوپەلێکی زۆر بوو لە ڕێگەی عەقەبەوە نردمەوە کە نردمەوە خۆم لەگەڵی هاتم عەقەبە سواری سیارەکە بووم و ئەشیاکانشم خستە ناو لۆریەک و بەڕێگا نردم کە خەتی ئەردەن عێراق ئەردەن عێراق لە 2005 زۆر خەتەر بوو شەوم بەسەرە هەل لە ڕێگا خەوتم کە لە ڕێگا خەوتم بۆ بەیانیە کەوتمە ڕێ هاتم کەوتمە بۆسەیەکی هین کەوتمە بۆسەیەکی تەقەیان کردبوو مەفەخەخاتیان دابوو بە ئەمریکەکانە لە بۆسەکە کە من لە سیارەکەم و سیارێکی زۆر وەساوە کابرا هات سەلامی هات سەرکەوت لە سیارەکەوتم وتی بۆ کوێیەکی وتم ئەچم بۆ بەغاوتی لێ خوڕە بۆ شوێنەی کە من پێ دەڵێمتم بۆ وتی وتم چییە وتی خۆم و خۆتە تەقێنینەوە وتم ئێوە هۆکار ئادێ بزانم هۆکار چییە وتی لەبەر ئەوەی تۆ خەبارێک لەسەر هاتووە لە ئەردەنەوە کە جاسووسی وەڵای جاسووس نیم بردمانی تر درێژەی پێنەین لە هینەکە مامەوە لەو شوێنەی خۆیان پرسیاری کرد تۆ بوونەوانە ئەنسار سوننە بوون
تۆ بۆ چاتیون کاکە من ئەشیام هێناوە لە ئێم ئەمریکاوە ڕێم کردو پێرا سیارەکەم پێ و ئەشیەکانم ڕۆشتووە خۆشم شەوم بەسەر هاتوو بەیانی ئەڕۆمە بۆ کوردستان بۆ هەڵەبجە تۆ چیەکەی لەم ناوت کاکە من چیەکەم لە پێم نەوتی بەو سیارە هاتووم وتی دەی تۆ جاسووزنیت نەوەڵە ئەی چۆن بەم ڕیشەوەیەی توەچیت ئەو ڕیشەوە جنسی ئەمریکیم پێ ئەوە جنسێک تفتیشی سیارە و لێ کۆڵینەوە پرسیاری زوتن من جنسی ئەمریکی مەیە پێم وتن ناترسایی بتکوژن لەسەر بۆ من کافیە من مسلمانێکی ئەمریکیم یعنی ئەمریکا مسلمانی تیان نییە وتی بەس تۆ جاسووز نیت نەوەڵا هیچ جەلالی مەلایی وتم هیچ کامێکیان کەس نییە لە ناو جەلالی مەلای وتم لە هیچ کامێکیانە کەسم نییە کەس کێیە من باوکو برا خوشک و دایک و ئەمانە هەموو مردوون وتی دەی دڵنیا بێنێتن دڵنیا بە بۆ دڵنیانی دوو کوردیان هێنا هەر لەو کاتەکە منیان یەکی سلێمانێکی هەولێریان هێنا و پرسیارم لێ بکە بە کوردی پرسیاریان لێ کردم لە ڕوومادی لەو سژنەی کە لێی بوو ئەیتر وتی دەی باشە و وتم دەی گەردمان ئازاکە و ئەمە سیارەکەت و بڕەخوا حافیز بێ هاتمەوە کە ئەمە ئەم کابرای ئەمەی زانیوە ئەمە لە کوێوە زانیوێتی ئەمەی کابرای FBI ئەیزانی کە تۆ ئەمەت بەسەر هاتووە وتی تۆ ئەو جارە نەگیراوی بەربوویت ئەم جارەش بڕۆرەوتم ئەم جارە کە ئەڕۆمەوە لێمە پرسن ئەڵێن تۆ جاسووسی ئەڵێن بەڵێ ئەڵێ دەوەرە با بوو کوژین پیان مەڵە جاسووس درۆ بکەم من درۆ ناکەم لەگەڵ ئێوە درۆ ناکەم لەگەڵ هیچ کەسێکە پێویست ناکە درۆ بکەم جاسووسی ناکەم و درۆ ناکەم وتی دەوەڵا بگەڕێتەوە بۆ ئەمریکا ئەگیرەی ئەوتم دە ئەوشیان کێشەم دێ لە 2004 هەتا 2010 ئەم داوای من نەدراوە بە دادگا هەر هەمان کێس لە 2010 ئاسایشی هەڵەبجەبانیان کرد وتیان تۆ ئەبێ بگەڕێتەوە بۆ ئەمریکا بەڵێ باش کە گەڕامەوە بۆ ئەمریکا بۆ بگەڕێتەوە بۆ ئەمریکا لەبەرەوەی کە داواکە ئەوان بمانیان و توانە وازی لێ بێن ئیقامە جەبرەکەی لەسەر لابن چونکە لەوێ داوای لەسەر کە گەڕامەوە ئەوێ لە مەتار گیرام لە مەتار گیرام و بردمیان بۆ سجن لە سجن تقریبا 4 مانگ لە سجن بوو لە ئەمریکا بەڵێ محامێکیان بۆ گرتن طبعا هین هەیە لەوێ من تازە تااقەتی ئەوم نیە محامی بە پارە بگرم پێویست ناکە پابلیک دفندەر هەیە یعنی محامی حکومی محامێکیان بۆ گرتن پاکستانی هاتوو بەعزە قسەی لەگەڵا کردم و ئەمانە و داواکە ڕۆژی ئەوەنەیە و ئەوای تر ئەم شتانەکەین و باش ڕۆژی ئەوەنە چوین بۆ محکەمە لە محکەمە حاکمێکی ئافرەتی لێ بوو ناوی پرنکما بوو پرنکما کەوتە پرسیار وتی تۆ تاوانباری وتم لە 2001 نا لە 2001 بەدواوە کە ئێوە یاساتان دەرکردووە یاسای دژی تیرۆرتان دەرکردووە کە بریتێ لەوەی حواڵەی مالی نەکرێ بە ئیجازە نەبێت لە 16 حەڤەیە لە 16 ویلایەتە پێویستی بە ئیجازە نییە لە باقی ترە پێویستی بە ئیجازە هەیە مش حسێ بکەن لە یەکێک لە ئەو ویلایەتام کە پێویستی بە ئیجازە نییە ئەم ئیشەی من پێویستی بە ئیجازە نەبووە بەس ئێسێوە داتان ناوە ئەمە تازە یاسایە دەرچووە ویستوشمە ئیجازە دەربێنم بەڵام هینان نەکردووە محامێکە بۆی نەکردووە وتی باشە بەڵام تۆ بە یاسای سە تاوانباری وتم بەم یاسای ئێوە تاوانبارم وتی هیچی تر نییە بێڵێ وتم بەرەوەڵا هیچم زۆرە بێڵێم بەس ئایا جۆم لێگری وتی طبعا محاميكم ان مترجمێکیشم بان کردم با مترجمێکیشم هەر لەگەڵا بێ دەستم کرد بە جێڕانەوەی وتم لە 2005 من لە 2004 دایان بەسەر ماڵی منە خۆت ئاگاداری و کەیسەکە لە بەردەستایە 2004 تا 2008 چەند ساڵەکە وتی 4 ساڵ وتم چۆن تاوانبارێک لە 2004 تا 2008 نادرێ بە دادگا چۆن نادرێ وتی نازانم بۆ لەبەرەوەی کە ڕێکەوتم لەگەڵیانە هەموو معلوماتی دەربارەی ئەم کەیسە بم بە حکوومەتی ئەمریکا و داویشمە دەربارەی ئەم کەیسە چکە من لە ئیشێکم کردووە ئیشەکەم ناشەرعی نەبووە ئەوانەی کە پاریان هێناوە ئەوانەی پاریان وەرگرتووە عنوانی ئەوانەی پاریان هێناوە ئەوانەی عنوانی ئەوانەی کە پاریان وەرگرتووە ژمارە تەلەفۆنیان هەمووم لەلایە و هەمووشم داوە پێیان و ئێسش لە بەردەمی جەنابتان نەتیایەتی تەنها و معلوماتە ئەتوانم بم لەوە زیاتر ناتوانم بم داوای ئەوم لێکن کە جاسوسیت بکەم لەسەر مزگەوتی دارەلهیجرە ئەڵێ بڕۆ معلوماتم بۆ بێنە ئیشی من جاسوسیەتەوتی نا
وتم لە کوردستان پێم ئەڵێ بڕۆ بۆ ڕوومادی معلوماتمان بۆ بێنە مدعی عامەکە سایە سەر پێوتی تۆ وتی جەنابی قازی ئەمە ئەڵێن تیرۆریستە وتی ئەڵێن هەیە لە یاسای ئەمریکا وتی ئەوان ئەڵێن ئەوان چیان وتی ئەوان ئەڵێن ئەوان چیان وتی لە کوردستان ئەوتی جا ئێمە یاسای بۆ شێوازەمان هەیە لە تیرۆریستە لە 2004 تا 2010 لەسەر جادە گەڕاوە تۆ تاوانباری چۆن هێڵاوتە تیرۆریستی لەسەر جادە لە 2004 تا 2010 بگەڕێ ئەخیرا ئەم کەیسە داخرا ئەم کەیسە ئێمە کە لەگەڵ محامەکەمە لەگەڵ مدعی عامە دائەنیشی کاتێکەوە تاوانبار دان بە تاوانەکەی خۆیانێ ئەو کاتە لەگەڵ مدعی عامە ڕێگەکەون محامی و مدعی عام لەسەر نزمترین عقوبە ئەو هینەی من ئەو کاری کە من کردومە نزمترین عقوبەی لە ساڵێک سژن تا 5 ساڵ سجنە محامیەکەم لەگەڵ مدعی عامە ڕێککەوتوو بە ساڵ لە سجن من لە 4 مانگە کە ئەو محاکەمە کرام حاکموتی ئیفراج بڕۆ دەرەوە مادەم ئەمان ئەوەنە مقصر بوون و هیچ ئەسڵ و ئەساسی نییە داواکەیان بڕۆ دەرەوە هاتمە دەرەوە ئیتر لە 2010 گەڕامەوە کوردستان نەڕۆشتمەوە هەتاوە لێش بوو لێش نەڕۆشتمەوە هەتاوەکو 2024 هەر نەچیتەوە هەر نەچوومەوە 16 ساڵ نەڕۆشتمەوە لە 16 ساڵ لە 24 ڕۆشتمەوە ئەم 16 ساڵ هەر لە هەڵەبجە بووی ئەرەوەڵا هەر لە هەڵەبجا بووم کە گەڕامەوە ئەوێت طبعاً ئەم جاریان وتم حەزم لە ڤەرجینیانی ڕۆم بۆ کۆلۆمبس چوومە کۆلۆمبس طبعاً لە مەتار کەیتر ڕۆیشتم جوازەکەم مایەوتی چۆنێکە لە دەرەوەی وتم 16 ساڵ لەکوێ هاتی وتم لە مەتاری دەوحەوە بەخێر بێتەوە بۆ وڵاتەکەی خۆت مۆرێکی لیاو خێراتنی کردم و داخەڵ بووم تەواو ئێسش پاش تقریبان 3 مانگ و 15 ڕۆژەوە گەڕامەتەوە بۆ ئێرە و ئێستا تۆ بە یەکجاری لێرە یان لەوێی بە یەکجاری لێرە وەکو ماڵ و خێزان بەڵام طبعاً من هینم هەیە بێ بگەڕێمەوە بۆ ئەوێ لەبەرەوەی پێچێ لە چەند ساڵێکی ترا من تەقاوتیم هەیە لەوێ ئەوێ بڕۆمە معاملاتەکان تەقدیم بکەم و تەقاوتیەکە وەرەبگرم و ئیتر پێ لە ئەمریکا نابڕم پێم وایە لێرەش خەریکی باخێکی لێرە خەریکی ئەویش بۆ کاتی بێتاقەتی بۆ بەسەر بردننی کات لەبەرەوەی حەزم زۆر نییە برم مەسەرەن بڕۆمە ناو شار و بڕۆمە ناو بازار و چکە دیسانە گەر بەتاڵ بوو کوێ ناو بازار ڕۆمانە یعنی مرتاح نابێ بەڕاستی ئەچی تەباخەکە لە باخەکە دائانیشی فێنکی تایە و دوای سەوزایەکی تایە و دوایەوە ئاوێکە و لە خێزانی شت پێکەوە ناوە لێرە ئەلحەمدوللیلا خێزانم پێکۆ ناوە ئێستا چەند مناڵت هەیە هەروەکو 88 نۆ کەسی کاک حاجی سپاس دەکەم کە سەرچاوە بە گێڕانەوەی ئەم چیرۆکە عەزیەتماندای بەڕاستی داوای لێبوور نەکەین کە عەزیەتمان نابی ئەنێک شتان بەبیری نابیەوە ئەساییە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک